ئێمەژۆی کە دەستگای خێرخوازی بەخشین هەستا بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی خۆراک دابشکردنی بەسەر هەژاران زیاتر لە 4,000 سەبەتە خۆراک کۆکرایەوە و دابش کرا بەسەر هەژارانی هەرێمی کوردستان بەسەبەب ئەو ڤایرۆسی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئێمەش وەکو نووسینگەی بەخشین ئیمڕۆ هەستاین بە دابشکردنی 100 سەبەتە خۆراک بەسەر هەژاران و نەدارانی ئەم دەڤەرە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین، دەستخۆشی لە برایانی مەخمور دەکەین. کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لەو کات و ساتە ناسکەی ئێستاکە هاوکاری دەگەین نەمارە فەقیر و هەژاران. بەڕاستی کارێکی زۆر پیرۆسە، دەستخۆشیان لێ دەکەین و دەستخۆشی لەو کەسەش دەکەین ئەوانەی مادی و معنەوی هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن، هاوکاری ئەو برا بەڕێزانە دەکەن، هاوکار و هاوخەمن. دووبارە دەستان خۆشبی، هەر ساغ بن، سەلامەت بن، سەرکەوت و سەرفراز بن ئینشاءڵڵا. خوا خێرتان بنووسی و گەلە بەخێر بێن، سەرچاوم هەر بەردەوام بن، خوددا بتان پارێزی یا ڕەب. دەستان خۆشبی، خوا خێرتان بنووسی. ئەوەی پیارستایە زۆر دەستخۆشی دەکەین، زۆر مەمنون.